ئەندام پەرلەمانێک کە نێونەرایەتی دەنگی ڕاستەقینەی خەڵک نەبوو بێت باکیشی بە خەڵک نەبووە باکی بە ئەو گوزەرانە خراپە نەبووە کە خەڵکی هەرێمی کوردستانی تیا بووە ئەو کاتێک کە لە بەغدا بووە وەک باسمان کرد خەمی گرێبەستی نەوت و خەمی بەلاڕێیابردنی دەستوری بووە ئەوەندەی داکۆچی لەسەر ئەوە کردووە کە سەرۆکوەزیران مالیکی نەبێ عەبادی نەبێ فیسار بێت ئەوەندە داکۆچی لەسەرەوە نەکردووە کە مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە یەک خولێکا سێ پەرلەمانتار بوو خولی وا هەبووە نزیکی 1970 پەرلەمانتاری کورد لە بەغدا هەبووە ئەگەر بە 75 پەرلەمانتار و بەو پێگە سیاسیەی کە هەرێمی کوردستان هەیبووە لەو کاتەیە کە داکۆچی کەر نەبوونە بە دوو پەرلەمانتاری کوردستان کە لە لیستی کۆمەڵی ئیسلامی بوون ئەو کاتە بزوتنەوەی گۆڕانیش نەبوو ئەو کاتە لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دوو یا سێ پەرلەمانتاری هەبوو لە پەرلەمانە بە 5 پەرلەمانتار و بە 6 پەرلەمانتار بێگومان ناتوانرێ مافەکانی خەڵکی کوردستان بچەسپێنرێت